ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لە ئەڵقەیەم شەوی بەرنامەی پانۆرەما پێتان گەیشتینەوە. لێستادا ڕەوشی سووریا ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئارامی ئەڕوات، بە تایبەت لە دوای ڕێکەوتنی هەسەدە لەگەڵ حکوومەتی دیمەشق. مامەدەبوونی هەرێک لە مەزلوم عەبدەی فەرماندێزەکانی سووریای دیموکرات و ئەحمەد شەرع سەرۆکی کاتی سووریا ئەین ڕێکەوتنیشی گرنگ ئیمزا کرا لە نێوان هەردوو لە بە هۆکاری ئەوەی کە هەردوو لا ڕێبکەون و کۆمەڵێک خاڵ لە نێو ئەو ڕێکەوتنەدا هەیە لە بەرژەوەندی هەم کورد هەم دیمەشقدایە و ڕەشنووسی دەستور لە داهاتوویشی نزیکدا بۆ سووریەکان دەنووسرێتەوە کە پێویستە مافی سەرجەم پێکاتەکان لە نێویدا مافی کورد لە سووریادا جێبکرێتەوە، چونکە هەمومان زانین ینی بە درێژایی حکمی بنەماڵەی ئەسەد کورد لە سووریادا بێناسنامە بوو، مافی نەبوو و مافەکانی پێشێل کراوە. بەڵام خۆشبەختانە ئەم ڕێکەوتنی کە ئەنجام درراوە ئەتوانین بڵێن زۆربەی خاڵەکانی لە بەرژەوەندی کوردە و لە بەرژەوەندی پاراستنی ئەو خۆسەریەیە کە هەیە لە باکوور و خۆراڵاتی سووریادا. ئەم ڕێکەوتنە دەرەنجامەکانی بۆ کورد چۆن دەبێت، بۆ سووریا چۆنە بێت، بۆ ناوچەکان و دەوڵەتانی هەرێمایەتی چۆن دەبێت و ئایندەی پەیوەندیەکانی کورد دەگەێنێتە چۆ بە تایبەت لەگەڵ حکوومەتی سووریا و هەروە حکوومەتی ئایندەی سووریا و بە تایبەتیش تورکیا و هەرێمایەتی و وڵاتانی دیکەی ناوچەکە. و کورد تا چەند گرنگە لە داهاتوویشی نزیکداوە لە ئێستەوە دەستکەن بە ڕێخستنەوەی نێوماڵی خۆیان لە ڕۆژاوای کوردستان. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە و ڕەوشی ڕۆژاوی کوردستان و دۆخی کورد لە سووریا بە میوانداری زۆر بەڕێز ئەحمەد سلەیمان جێگری حیزبی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا کە بە سوپاسەوە لە سەدوێ لەگەڵمانە. بەخێر بێ سەیدا. ناوخێرە دەبێت گەلک سەرسەرێماتی خۆشحاڵین کە لە سلەیمانیەت بینین زیێدی خۆتان. سپاس کێف خۆشیمژی هەروە سەردانێکی کوردخایان وازام لە باشووری کوردستان بووی. ساو بێ گەلک سپاس. سەرسەرێمە. با سەرەتا لە ڕەوشی سووریاوە دەست پێ بکەین. سووریا دوای کەوتنی ئەسەد ڕاستە ڕەوشێکی نوێ هاتۆتە ئاراوە و یانی سەرجەم پێکاتەکان دەخوازن مافەکانی خۆیان و دەست بخەن لە حکوومەتی دیمەشق. خۆشبەختانە کورد ئێستا ڕێکەوتنیشی گرنگی کرد لەگەڵ حکوومەتی دیمەشق بۆ پاراستنی هەم ئەو کیانە سیاسی کە هەیە و ئەو ئیدارە خۆسەری کە هەیە و هەم بۆ بەدەستهێنانی مافەکانی لە داهاتوودا بەگشتی ڕەوشی سووریا و لە نیوشیاندا ڕەوشی کورد چەوەنە ئێستا سەیدا. بێگۆمان ینی ڕەوشی سووریا پشتی ئەفسێمە لەسەر دەرباز دەبێت لە ڕۆخاندنا ڕێجیما ئەسەد ولۆژی ینی خەلکی سووریا باوەڕ بوو بگوهارتنەکێ نەبوی ڕەنگێگە چێبوو، ینی هێویاوان و دیتنێوان گوهارتنێک داعالیە خۆ دەکرد بەر بێ دەستهەلاتێک دیموقراتی و دەستهەلاتێک کارە بێ بڕاستی مشکلێن سووریا بگشتی چارەسەر بکە. بەڵام ئەو تشتا گەهات نەب ئیرادا خەلکی سووریا بوو ولۆژی ئەف چەکدار ئەحمەد شەرع هەروەهاژی هەڤالێک ئالیگریوی بوون و هەنێک دەولەت جی ئالیکار بوون ئەو گەهاندن شامێ ئیرۆ دەسەلات بۆ وەک ئەمرێکی واقع نەگە ئیرادا خەلکی سووریا ئەو انتیخاب کردیا ئەو اختیار کردی هەڵبژارتی نا ئەڤایە بڕاستی لەگۆر ڕەوشا گتێت هاتی بووی سەرک ڕەوشێکی نێودەوڵەتی و هەرێمایەتی نێو دەولەتی و هەرێمایەتی و وەک ڕەواتیا خۆشی جوان هێزێن پێرە گەهاشتن شامێ ئەوەی چەکدار. بێگومان خەلکی سووریاژی بێتاقەتێک گتکارە ببێژە ئەو گوهرتنێک تێخواستن هەگەر بتاقەت بە ئۆپۆسیۆنێک سەر ولۆ ینی لەگۆر ئیرادا خەلکی سووریا هەبایە گرانیا وێ ناف خەلکی سووریا هەبایە وێ ڕەوشاوێ سووریا 2012 وێ ڕەوشێک دەبایە لێ بەخابن 12 ساڵە یانی 2014 حیا 2024 ئەv هێزێن ناودەولەتی دگوتن ئەم ڕێجیمە ئەسەد نادن گوهرتن ji ber ئێگۆ یانی وەکتی بێژێ ئەم دبینن بەڕاواژی وی کەسن ڕادیکالن ئیسلامینە نەتخواستن بەدیلی ئەو نەبوو بەدیل ئەو نەبوو ئانها ئەو بەدیل ئێگۆ گژێت ترسیان ئەوە هاتنە لێ خەلکی سووریا پشتی وێ ئەوێ ینی خۆدان بەرگوتن ئەم بخوات خوازن ینی ئالیکار بن بە vê rejîmê re
تایبەت گوتنێک دەستپێکاوێ هەگەر ئەو بوو هەگەر وەزیری وی دەرەوە بوو ینی تاقمێکی ولۆ هەنێک گوتنێن ینی خۆش بنسبەت سووریا و پێشە ڕۆژا سووریا و چاوابین بڕاستی تشتێکی باش داهات گوتن ولۆژی ئەواژی خۆددا بەرگە ئالیکار بن گوێ مەسەلێ پێش دەبدن لە عالیە دیژی ینی فرسەتێک دەرفەتێک باش هەبوو ئەڤ ناودەولەتیژی دەولەت هەگەر ئەم بێژن ئۆروپا هەگەر ئەمریکا بەلکی حیا ئاهاژی ولۆوەک عرب دەبێ متحفظ ینی ولۆ نەدیارە مووقفی بەڵام ئەمریکا خۆ تعاملی کرد لەگەڵ تعاملی کرد ینی وەفد ینی ئەو شاندا خۆی پێشی شاندن لێ ئەو کارێک بدوودە ئانا تخوازە ببێژن نە ئەزم ئێ بەرپرسیاری یەکەمین ئێگۆگمە ئەڤ ڕەوشانیە هەنێک ئەوێ دن هەنێ بەس ئەس بخوا وێ ڕۆلاگە بێژل پێشیاوی بسەکردیم یا ببم سەدەم ji bo pêşveçûnawê jî herwiha nake lê nabe alîkar jî wek tê xwestin. Ji ber heya anha Amerîka ew nerîna xwe siyasî ji bo pêşeroja Sûriya wilo jî ji bo deverê jî hîn heya niha jî eşkere nekirî. Madam eşkere nake bêguman wê helwesta wê jî vî rengî. بەڵام پێ دوانیە ینی کاک ئەحمەد هەڵوێستی ئەمریکا تا ڕادەیەک لە ناوچەکە بە دیاریکراوی لە سووریادا لە ڕێگەی ئیسرائیلەوە ینی ئەم هەڵوێستانە دەبینین ئێمە چکە بە حەقەت ئیسرائیل ڕۆڵێکی گرنگیە بوو لە کەوتنی ڕژێمەکەی ئەسەد و هەندێک کەسیش و هەندێک ئالیەن ینی بازەوە دەکەن کە هاتنی ئەحمەد شەرع ینی پلان و بەرنامە بۆ داڕژراوی ئیسرائیل بۆ بە هەمانگی لەگەڵ تورکیا ئێوە چ دەبێژن بۆ ئەو ینی ئەو بێگومان ینی ئەو کەتنا ڕێجیمێ هەروەهاژی بەریا بکەوێ مثلا هەبوونا هێزین ئێرانی لە هەندێ سووریای وەختاگەنەما حەزب الله ژی هەروەها حەمازی ینی ئەو وەکت بێژ ئەو ئالیگرین ڕێجیما سووری کەتن تەنگایی کە نەتەنێ لە سووریا نەمان رووسیا هەر ما ئەویژی ji bo ئۆکرانیان دیت نکار ینی ئەو ڕۆلا گژێتێ خواستن بەڕاوانیت بەر ڕێجیمێت بکە نەماکاری بوو دوی ئالیدە بریتانیا ڕەولە گەلێکی مەزن لیست ئیسرائیل بووێ لێخستنا لە هەندێ سووریا و ئەو شەڕێ گۆلسەروان هێزاکردن ددۆ ئاسسیاژی تورکیاژی وێ دیتنا دگوت ئەس بخۆ ینی وەک جهتێک ینی هون نکارن بتەنێ بەلەفڕێ لە ژۆر ئێرانیا ji deverê Helebê derdora Helebê derxin têxwestin gil ser erdê ev kar bibe ew derfet Tirkiye jî istiqlal kir bes her alî jî ne duê rewşê debûn ya ne duê biryarê debûn gi rejîm biroxînin ewan digot em ê yanî vê tevgerê bikin derdorî Heleb her wiha jî Îran û Rûsya xwedan ber فشارê ser rejîmê bikin ji bo biryara 22-4 ser bikeve. Belam rewş rengekî dibû hinekî din kakînê çawayî çiloyê yanî yanî ew dibêje leşkerê Sûriya hiç hiç yanî tiştek şer nekir li pêşiya wan. Ewan digot Heleb heger em bixwazin salek lazim dibe ئێپسێ ڕۆژە حەلب کرد و 11 ڕۆژاژی گیان شامێ ئەڤ ڕەوش هات ینی بێگۆمان ینی ڕۆلا ئەمریکی پشتگرش بۆ خااتێ ئیسرائیل ئەو تشتێکی ڕاستە لێژ بۆ پێشە ڕۆژە سووریا ئەو دیتن هین نەزەلالش بۆ وێناژی ئەڤ ڕەوش هات مەگوت هەگەر سووریا خەلکێن سووریا بخوا بێتاقەتن کاربن لێ لە ئالیەدن خەلکی سووریا خۆدان بەر پێر ئالی کار بن ینی قبول کردن ئەڤیەک ئادە دواژی ئەو فشارژی دە ئالیەک هەگەر تڤان پرسکرێکل پێشیاتە دکارە بچارەسەر بکە ینی ڕەوشاوی خویایی دیارش کو هاتیە وەک بە عەرەبی منبەتی ویش کو دەرکەتیە خویایی ئەڤایە بکیە لێ تەڤ وێناژی هەر کەسی قبول کرد گوتن ئەمێ پشتگر بنج بۆ خااتری پێشەڕۆژێک گە سووریا وڵاتێکی دیموکراتە هەر کەس تێدە جێخوا ببینە بەڵام مەخابن نەولۆ دەرکەت بەڵام ینی هەر لە سەرەتای ینی پرۆسەکە و دەست بەکاربوونی ینی تەحریر الشام و ئەحمەد شەرع ینی لە دەسەڵاتی سووریای نوێدا ینی تەساریحەکانیان خراپ نەبوو ینی لێدوانەکانیان خراپ نەبوو بە ئاراستەی ینی چۆن ڵێی ئاشتەوایی بوو لە سووریادا و مافی سەررجەم ینی پێکاتە و نەتەوەکان بەڵام ینی کۆمەڵێک جوڵیان کرد بە تایبەت لە بابەتی ینی کۆنفرانسێک کرا لە پاریس بۆ بابەتی نووسینەوەی ڕەشنووسی دەستور هەندێک لە پێکاتی سووریا بەشدار نەبوون بە دیاریکراوی کورد پێ دوایە ئێستا زەمینەکە جیاوازترە ینی دەبێت پیاچوونەوەیشی گشتی هەبێ بە دانیشتنەکان و ئەو لێژنەی باڵای کە بۆ نووسینەوەی ڕەشنووسی دەستوری سووری پێکاتیە
دەبێت کوردیش بەشدار بێت چکە بەڕاستی هیچ ئەندامێکی کورد لەو لێژنەیەدا نییە پێم وابێت تا ئێستا ئێوەکو کورد لە ڕۆژاوای کوردستان لە سووریا لە باکوور و خۆڵاتی سووریا کە ئێستا دەسەڵاتێکی فراوانتان هەیە لەوێ دەخوازن ینی ئێوەش بەشدار بن لە نووسینەوەی ڕەشنووسی دەستوری سووریادا وەکو پێکاتێکی سەرەکی وەک پێکاتێکی سەرەکە گەمنە پێشدار بن ئەف دەستورێک تەمسیلا خەڵکی سووریا نابن و نەرێتیا خەڵکی سووریا گشی ئەس نکارم ببێژم ئەف دەستورە مەی وەک خەلکێ سووریا مادام کە ئەس نە ینی ئەس نە پێشداریم نیفساندنا وێ هەروەهاژی دانوستاندنی لەسەر وێنا سبێدا کە فستەستایە دەنگێ من نەبش بۆ خااتێ ئەس کاربم بێژم ئەرێ یان نا ئەف دەستور دەوێ بەریا هەر تشتی ینی لە هەفکردنەك سیاسی چێ ببێتن درێ سووریادە نە دەستور دەستور دنیاە دێ برنگێکی ولۆ کۆمیتاک بێ ئاواکردن ژە ئالیکی تەنیا و کۆمیتە هەر ڕەشبەلەکێکی بێژ ئەڤایایی و سەرەکژی قبول بکە و سبەدا خستفتای نەولوی دەوێ ینی ڕەوشە سووریا بگشتی ڕەوشێک ینی دەماک دەرباس بوو ڕێجیمە باس دێ ولۆ کرد ینی تم وەخوا وەک ڕێجیمەکێ وەک باس شخۆر هەر تشت li gor mejiyê xwe li gor dîtinê xwe li gor perjewendiyê xwe ne li gor xwestinê xelkê Sûriya û her kes tê de nepejdar bû tevgî yanî belkî wexta dibe diber hevdû belkî pêk hatî bêtir di nav wê rejîmê de diha cê xwe didît wek îro aniha ev hikûmeta demkî ag hat hikûmetek ji alîkê hatiye avakirin hikûmetek belkî ji deverekê tenê hatiye avakirin wilo jî ew ji bo ew kongrê êgo ji bo danûstandinê gerek ev kongir yanî haziriyek باجر بهاتاکردن نونری خلک سووریا گشتی تێ جێ خۆ بدیتانە گباوەریە خەلکی سووریا بەهاتا کا چ بریاری کاربستینە ئەف کۆنگر گەرەک ببا خودیا بریارە چاوە ئاواکردنا کۆمیتاکێ بکرد نە سەرکی جمهوریە جەمخوا بێژی فلان ئەندامەکان ئەف ئەندامەکان خەلکی سووریا و ناس ناکرد باش کاک ئەحمەد لە دوای ئەم ڕێکەوتنەی کورد لەگەڵ ینی دیمەشق پێ دوان نییە دەبێ ئەم بابەتانە بگۆڕێ بە تایبەت ینی ئەو کۆمیتەی کە بۆ نووسینەوەی دەستور و ڕەشنووسەکەی پێکاتووە یەکێ لە خاڵەکانی نێو ڕێکەوتنەکەی ینی بەڕێز مەزلوم عەبدی لەگەڵ ینی ئەحمەد شەرع بابەتی مافەکانی کوردە بە دیاریکراوی ئەو خۆ مافەکان لەکوێوە بەدەزێ دەبێت لە ڕەشنووسی دەستورا جێبکرێتەوە وایە نە پێدوانێ دەبێ و کۆمیتێ بگۆڕ لە داهاتوێشی نزیکدا کۆمیتێ نووسینە ڕەشنووسی دەستور ئەو ئانا وەک ئانا ئی ینی ڕاگەهاندن دەبێژن ئەو کۆمیتە ڕەشنویسێک هاتی نیفساندن و هاتی دەستێ سەرک جەمهورجی ولۆژی ئەویژی ئەمزە کریە تشتا گژێ دەرکەتی ینی ڕاستێ نەڕاستێ چاوایی چلۆیە باوەریامەدە سەرێ ینی وێ نۆچ سەدی تشتێک هاتی گەهاندی دەرخستن نە بڕیەک فەرمی لێ مەسەلەن مدیتی تەدیتی ڕۆ چی تێدایە بۆ کورد ئەو تشتێک ji بۆ کورد و غەیری کورد تێتنەی ئەو هێویا خەلکی سووریا لەسەر ئاوات کردن ئەv وەسیقا دەستوری نە دەستور ئەڤەیە ئەڤەیە بەس بۆ vê مرحله دەمکی چاواکارە بن بڕێ مرحله انتقالی کار بن بڕێ ببن ئەف حکوومەت بێ ئاوا ببێ چلۆکارە بە ئەو حکوومەت li gor hinek qewanîn û ew li gor vê wesîqê karê bikarê destûrekî muaqqet e destûrek ne destûr wesîqa destûriye hinek mebadê yek dosê ew ê gokarî bi wek dibêj yanî li gor wê سەرەکێ جمهوریە هەروەها ژی وزارا و ئەف دەولەت ینی دەستهەلات کارە بلگۆر وێ بریاری خۆ بد و کارێ خۆ بکرد لێ ئەڤەیە حازریە دکە گچلۆ کارە بن ئانها کۆمیتاک ji بۆ نیفساندنا دەستورێک ینی تایبەت بێ نیفساندن دەستورێک ینی دائمی بیش بۆ خاطرێ سووریا بگشتی ئەوەیە ژی ئەv ڕەنگێک ئانا پێ هاتی کردن وەک دبێژی پێشبینش بۆ خاطرێ وێنامەرە تێ دبینگ مەخابن ئەو اتفاقاگ ڕێکەفتنا نابێرا بەرێز مەزلوم عەبدی و سەرەکێ جەمهوریەتێ چ قاسی گرنگ بوو چ قاسکاری بوو ینی gelek کێشەی نابێرە نەکوردت ناوێنە دەڤەرە خۆسەریا دیموقراتی دێ ئەو بناوێ ڕۆژهەلاتا فەراتێ لەوەر ئەو کێشەی گۆ هەبوون گدبوون جێ مەترسیت ناو خەلکێ وێ دەڤەرێ دێ کوردێ خۆ بە عەرەبێ خۆ بسریانی خۆ دو خاڵ بوون یەک ژێ مەسەلا ینی پێشە ڕۆژە قەسەدێ وێ چاوا بلگۆر لگۆر vê ev mesela leşkerî û emnî û axir bûî alî de adî ew rêveberî jî wê di nav vê yanî wek dibêje çawa tev li wan yanî li tev li desthelata Sûriye li îdareyên Sûriyada cêbêt wê çilo cê xwe bigire ev her du xal
جێ مەترسیە بوون چارەسەریا سیاسی سلمی ژێرنەیە دیتن و ببی جیە گۆ شەڕێک چێ بۆ یعنی ئەو دوو مەسەلەیە چارەسەر کراوە ئێستا بە حەقت گرنگەوە ئەو ji بۆ wêyî yani tişta giring têdi agê cê rehetiyê li cem xelkê Sûriye li cem Kurd li cem deverê di wî alî de hatî ana gelek nêrînê selbî ji gelek hesa derdikevin li ser girê de din bi destûrê girê din bi wesîqa destûrê girê din kawê pêşaroja Sûriya çê evê hatî hinek kêşê giring ji bo deverê parastina deverê kiriye yek a dido yani dibêjid wê emzekirina Serekê Cemhûriyê herwiha Mezlûm Ebdî ev dever ne wek berê têlênerî ji derveyî desthilata Sûriyayê ji derveyî Sûriyayê evanat xwazin Sûriya perçe bikin anha ev dever wek heye perçak ji Sûriyayê ev îdare perçak ji desthilata Sûriyayê ji bo wê ne jî tiştekî giringiş rewatiyê di divê deverê. Başa kە ڕەوایەتی دەداتە دەڤەرێ و کە دەبێتە بەشێک لە سووریای نوێ ئەم دەڤەرە ئێخۆ دەبێت پاراستنی لە ئەرکی دیمەشق بێ دیمەشق دەبێت لە بەرامبەر هێرشەکانی تورکیا و ئالیکاری و گروپێت چەکدارین ینی هاوکاری تورکیا بپارێزێ وایان نا کەواتە لەم خاڵەیە کورد ئەتوانین بڵێ قازانج دەکات بۆ ئەو دەڤەرانەی خۆی کە پێشووتر لە دەستیداوە گرێسپیە سەرەکانیە ینی ئەفرینە کۆمەڵێک ناوچەی دیکە هەیە ینی ئەمانە دەبێت بگەڕنەوە ژێر دەسەڵاتی خۆسەر وایە نەکاک ئەحمەد بێگومان ئەڤەیە دە ئالیە خۆ دە ئەفرین ئیرۆ نە دە هەرێما ڕۆژهەلاتی فەراتێ دەی ڕەوشەکدە تێت هەیی ئیرۆ ئەv ینی ئەv ڕێکەفتن نە پرسا کوردی چارەسەر دکە هەگەر هەنێک لێت نەرن وەک چارەسەرکردنا پرسا کوردی شاشە ev çareserkirinê ji bo di xalê gibi deverê girêdayîn ew dever îro pirsa Kurdî nel reqa û dêra zorê hel dibe çareser dibe. Nev Helebê re çareser dibe. Îro di nav xelkê Sûriye di divê çareser bibe. Ji ber pirsa Kurdî li Kobanê, li Cezîreyê, li Efrînê û her wiha jî navçeyê Sûriye giştî Kurd bi cînê li Heleb hene, li Şam hene, li Humus hene, adobû li mantıqa yani sahilê Sûrî 700,000 kes yani berpirs wek dibe kesekî ji wan diyar Kurd hatibû li cem Mezlûm Ebdî dibe em jî em Kurdin. Ji bo wêne jî Kurd di Sûriye di gavakê îro rewşek bê dîtin ji bo parastina Kurd, mafê Kurd divê Kurd jî ew çareseriya dixwazin, mafê dixwazin pirsa Kurdî Sûrî bi giştî çareser bikin. Ne bi rengekî wek dibêj hew tenê li Cizîrê û li Efrînê li Kobanê. بەڵام خۆ لە ئێستاشدا ئەگەر بە موقەتیش چارەسەر بکرێ ینی مەترسیەکانی هەندێک لە گروپی چەکدار دوورە خاتەوە لە ڕۆژاوای کوردستان و هەروەها لە هەندێک لەو ناوچانی کە هەمیشە هێرشی لەسەر بە تایبەتیەوە تا بەنداوی تشرین ینی پردی قەرەقۆخاز ئەم ناوچانە هەموو ینی هێرشی بەرفراونی تورکیا ئەوانە li gor vê rêkeftinê divat ev şer bê sekinandin. Ji ber anha wek rêkeftinê qesedê bû perçak ji cêşa Sûrî. Wilo jî ev xerab e yanî benêrênê ne xerab e. Ev cêşa ana îro tê êrişî qesedê dike ew jî perçak ji cêşa Sûrî. Baş e ev çilo cêşa Sûrî tê ser cêşa Sûrî. Me ne çê nabe gerek ev şer bê sekinandin. Belam îro mere bi waqîyet bibêje. Yani ew şerê ne desthilat li ser xelkê Sûriye dikare her tiştî bicî bike yani. Ev ittifaq em çilo karibin wî rengê dibêjme perjewendiyê Sûriye bigiştî ji bo yani istiklaliyeta biryara Sûrî em karibin bicî bikin, alîkar bin bi hevre gir şerع jî û êgê wek şerع difikire karibe rola xwe bibîne divê meselagê karibe ji Tirkiye re bibêje vî şerî li ser vê deverê bisekin. Ne şerع kare bisekinî divê Tirkiye bisekinîne. بەڵام پێ دوانیە لەم ڕێکەوتنەدا ینی خۆ تۆ ئەحمەد شەرع ینی ئەوەی کە دەگوترێت ینی بە پاڵپشتی و بە هاوکاری تورکیا ینی هاتوۆتە سەردەسەڵات لە سووریادا و ئێستاش هەندێک لە جێنداکانی تورکیا پێدەچێت لە داهاتوودا لە سووریا جێبەجێ بکە. یعنی تۆ یعنی پێ دوایە بە نەرێنێەوە بەبێ ئاگای تورکیا ئەم ڕێکەوتنە هاتێ ئیمزاکردن لە نێوان کورد و دیمەشق یاخود نەخێر تورکیاش ڕەزامەندە بۆ ئەم بابەت. نه ینی نەگە پێ نەئاگادارێت بەس پێ نەڕازی. پێناڕاستی ji ber êgo ev ittifaq yanî birine serî Emerîkayê, Ferensayî û îro Emerîkayê bi taybet Emerîkayê ew hazirê wexta ev emze çêbûyî. Ew dixwaze zaxtê Emerîkayê û Emerîka gavek vê zaxtê dike Tirkiye jî aliyê xwe pê yanî pê dizane. Ev şerê got dixest derbasî pê deverê bibe wek dîfakto vayê ev hêzên çekdar derbasî Kobanê bibin
وچاغی پرسا کوردی و کورد دەبەرێ خۆشی نەدمان لێ بەرخۆدانا قەسەدێ ڕێل پێشیاوی گرت ئەو پلانە تورکیا گبخۆ نکارە دەرباس بێ خست گدریا وان چەکدارار دەرباس بێ ئەو ژی نەچوو سەری ئەنها تشتێکی گرنگە ئەو تورکیا دبینێ بەوی شەڕی نکاروێ وان تشتێکت خوازل دەبەرێن ڕۆژهەلاتە ینی فەراتی بژی بکە یەک ئادنێ ینی دیت بێتر قەسەدێ هەندرێ سووریا بەرفرە دەبێت خۆست گوێ تەنگ بکە دەڤەرژی عاجز ببن دووری وێ بکەون ئەو خەلکێن ڕۆژهەلاتی فەراتێ شەڕێ قەسەدێ بکە ئیرۆ خەلکێن سووریا ئەهلێ دەرعا و ئەهلێ ناوی چیە سوێدا و ئەهلێ ساحل ینی بەرئاوا سووریا گشت دەبێژن بەرا قەسەدێ بێ وەک ینی ئالیکار بش بۆ پاراستنا دەڤەرێمە ji بۆ وێناژی باش پێ تێ دکێ ئەو پلاناوی بێتر زەرار گەیاند ینی ڕەوشا تورکیا دەندرێ سووریا دێ وەختا لە پێش ینی بریارە ئەمریکیژی نکارە بسەکەنە حیاداوی لێ تبێژ رازیە ئەس بێژم نەرازیە ji ber رازی باوە ئیرۆ ئەف شەرسەکەنان دەبایە باشە ینی لە سەروبەندیەوەی کە وتمانەم ڕۆژنووسی دەستورە کە تا ڕادێک پەسەند کراوە لەلایەن ئەحمەد شەرع سەرۆکی کاتی سووریا ینی بڕیاری داوە ئەنجومەنێکیش دروست بکات ئەنجومەنێکی نیشتیمانیە بۆ ینی وەکو پەرلەمان بەڵێ لە ئێستاشە ینی کە لە سەروبەندی ڕاگەاندی ئەم ئەنجومەنەیە ینی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی سووریا دەیەوێت پێک بێنێت ینی ڕایگەیاندووە کورد دەکەوێتە کوێی ئەم ئەنجومەنەوە ئەگەر پێک بێت یاخود هیچ ئاگاییەکیەوە هەیە لەوەی کە ئەم ئەنجومەنە پێک دێ ئێوە بەشدار دەبن تێیدا یاخود نەخێر ئەمە بە چۆنڵی هەمانگی دیمەشق لەگەڵ ئەنقەرە تا ڕادەیەگاتۆتە پێکانی ینی حیا vê وەختێ گاوێن ئێ پراتیک عملی سەر عەردێ ینی جێ مەخابنیەیە ناکەوێ جێ ڕەزامەندیا خەلکی سووریا نەتەنێ نەڕازینە خەلکی سووریەژی هەرچەندە دورزیەکانیش ڕایان گەیانوتیان ئێمە بە تایبەتی لەسەر دەستورەکە کە ناوی سووریا دەوێت بێنێ بە دەوڵەتێکی ئیسلامی ئەوان ڕەفزیان کردوڵێ خەلکی سووریا ئیرۆ لە سووریا دەسەلاتێک بڕەنگێکی دینی قەومی دەسەلات بێ پر زەحمەتیش بۆ خەلکی سووریا ئیرۆ ئیرادا خەلکی سووریا گەلێکی قەلسل پێشیا وان بریارە بسەکنێ بەڵام شەرعژی نەدوێ قەوەتێ کارە بە هەر تشتی بچی بکە شەرع جێگلەیە ئیرۆ دەسەلاتە لێ دەرفەی وێنە نەدەسەلات زۆر کە زەڵن بەز چوارچەوەی دیمەشقایە دەسەڵات ئەف ضعفاگ ینی ئەف قەلسیاگ ڕێجیمژی تێدەیە قەلسیاگ خەلکی سووریەش تێدەیە سووریا داژۆ بەر ڕەوشێک بێ مەخابن ینی وەک بە عەرەبی بێ دەولە فاشیلانی گەلێک خراپە هەگەر ئەو ئالیکاری ناودەولەتی پێر نەبێ کارە بە وەک مەگوت بریارە سووری وەک خەلکی سووریا ببێ ینی سەربەخوا ji bin fişara Tirkiye dernekeve û fişara hinek dewlet îro Ereb û Tirk منافسه به هفرد کن لسر کا چلو کاربن سعودیه لخته بو براسي كمل وخلك سوريا جي حزد كنج عرب من تركيا خلك سوريا حزد كنج اف دولتي عرب يعني اوروبي بن امريكان بن كاربن الي كاريا خلك يعني ولاتاني عربي بدياري كراوي ولاتاني سعوديه ومصر وهندي ولاتي ديكا هروا باساني سوريا دن الدستورچيا ومرا مكاني بو كلا لسوريا دا جيب جيبكا ياخذ اسرائيل بم بابەتە ڕازیە بياخد نەخێر ئیسرائیلیش لەگەڵ تورکیا هاوڕایە و ینی هەماهەنگە بۆ بابەتی سووریا بنسبەت ئیسرائیل تشتاگت خۆست سووریا بوو یعنی ئیرۆ سووریا نەما کارە ئەو هێزێک بێ کارە بێ ئیرۆ ینی دیژیتیا ئیسرائیل بکە خەتەر بێ سەر ئیسرائیل ئەوەیە بەلکی بدەهێ ساڵان نەما ممکن هەییش بۆ وێناژی ئیرۆ بەلکی دیتناوێنە کە ئەو و ئەمریکان و نەریناوان لە ڕۆژهەلاتاناوین بچ ڕەنگیە ئەو دەمەک درێژێر تێخستن ji بۆ وێناژی تشتاگە ئیرۆ خەلکی سووریا پێ دوێژ بۆ خااتێ ئارامیە کارە بن وڵات بەری ئەم بگەن دەستورێکی ئارامی لازم دەبێت بەری ئەم بگەن دەستورێکی دوێک ئەم کار بن ئەو باوەریا سیاسی ئیرۆ سووریا بە ملەتێ خۆ پەرچە پەرچەی هەر مکەونێک ئیرۆ پەرچە پەرچەی و دناف خۆتژی پەرچە پەرچەی چلۆوەی کارە بە دەسەلاتێک وی سووریا بکە یەک دیسا باوەریاوێ بە هەفتوو بینێ پر زەحمەتە بڕەنگێکی ئیرۆ پێ کار دەبێ ئەبەدەن نابە ئالی کارژ بۆ پێشە ڕۆژ باشە ئەو کاک ئەحمەد ئەو ڕەوشەی کە لە لازەقیە و لە ساحلۆمانە ڕوویدا بە تایبەتی عەلەویەکان
کە بینیمانیانی بە چ شێوازێک قەتڵ و عام کران لەلایەن هەندێک لە گروپەکانی نێو تەحریر شام هەرچەندە خۆیان هەڵوەشانەوە گروپانە بەڵام بینیمان چۆن پەلەماری خەڵکی مەدەنی و ئەو گروپە چەکدارانەشیاندا پێ دوایە ئەم ڕووداوانە ینی ئەگەری هەیە لە هەندێک ناوچەی دیکی سووریا دووبارە بێتەوە ئەگەر شەر لە کوچێ ببێ و ئەv ڕوو بدە ji ber çi qas ev sê me yanî evê de selatê evan hêzên çekdar xwestin wilo xwe baş bidin xuyakirin yanî ne wek lê tê gotin evana terorîstin û ne Daişin û ne ew hêzên radîkalin di sê roja de eşkere bû wek dibê rûyê wanî êgo vegeriyan ew sê meh li erdê xistin ana tirsa xelkê Sûriya giş di kîjan alî bigire دترسي جي بو خاطري في رودا اقل لبرافا يعني الدفرين لاصقيه وطرطوس والحمص وريفي وان تشيبو ولو جي له هاجر او كرد شربكن وعيني وان تشتا تشيب او درزي شربكن وعيني وان تشتا تشيب يعني ليه وك ما قلت يعني هركز جاليه خده هاجر خلكي سوريا به هاجر دولتين عربي بن هاجر اوروبا وامريكا به ناخذ اف شكل يعني سوريا بربودها يعني ايرو داعش يعني ازبيجم شاعر عفوا شرع احمد شرع شرع بخوا يعني هجر يعني امكان هذا بدن جوهرتن ديسا وقت شوا بشار بديل روشك خرابتر دندري سوريا دي جبوينا اكتي خستن امشلو قاربن ريكي ببينن افدا الصلاه وشراكتيه بخلكي سوريا قبول بك في دوای لە داهاتوودا ینی دەسەڵاتی سووریا بەهۆی کەوەی کە زۆربەی پێکهاتەکان ینی فرە پێکهاتێ و فرە ئاینە ینی ناوچەکانی ژەوتار شوێنە و دەسەڵات و قەڵەمڕەوی و چەکداری خۆی هەیە ینی بەرەو فیدراالێتێک بڕات ئیرۆ ینی تشتێکی بوی ڕەنگی نایە ینی نەدیار ینی خستنا خەلکی سووریا دبێژن بەرانە ناوەندی بێ لێ بناوێ فیدراالێتێ بێ خسەری بن هەر پارێزگەهێکیش خوارێ بڕەنگێکی ئیرۆ ئانها ئەv اتفاق ئەv ڕێکەفتن دەڤەرێن ڕۆژهەلات ولۆ هەشتنە ڕۆژهەلاتی فەراتی و شامژی وەخوا لێ هەر تشوە خۆمایی نهاتی گوهرتن و نایە گوهرتن تێژی ji bo wê najî di nav vê rêkeftinê ji bo em yanî birasî tiştekî baş jî tê de heyî belkî pelgenamak di dîroka Sûriya de nehatiye bi naskirina mafê Kurd û Sûriya dibêje Kurd di hundirê Sûriya de resenin û divê mafê wî destûrî jî bêparastin lê ew maf wê çilo di destûrê dibicî bibe ew çi ne heyana belkî ana sibe destûra Sûriya ev wesîqe çima qala yanî negotiye maf çin ya ewana gerek bigota Sûriya Kurd jî hene Erebin Siryanin xelkên pêkhatiye wan bi nav bû bana ji bo ew destûra ag bêsibe bênîvsandin wê çaxê mafê Kurd jî nav tê nîvsandin lê ev ma erkê yanî tevgera siyasî Kurdî ev rêkeftin ne di nav Kurd û di nav bêna Dîmeşdeyê a di nav Kurd û Dîmeş jî bo pirsa Kurdî wek me got wexta ana di nav bêna Kurd û Dîmeş de ka Efrîn کا کوردی شامی بەهۆی ئەو ڕێکەوتنە هەم ینی ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی فورات تا ڕادێک ینی یەکەگرنەوە ینی پێدوانی یەک بگرنەوە چکە کە تۆ ینی ئاوارەکان گەڕانەوە بۆ زێدی خۆیان و ینی دەسەڵاتی خۆسەر تا ڕادێک لەو ناوچانە جێگیر بوو ئێمە یەکگرتنەوەی هەردوو بەری ڕۆژهەڵات و ڕۆژاوی فرات نینە نه ئیرۆ ئەمکانتنە يعني زحمتي قالك زحمتي نتني دستي سوريا داي او تركيا جرولك وي مزن دوينات هي لي ايرو اف دفران روجهلاتي فرات بفيرنجي خويج هي بمينه بفيدا سلاتا هي بمينه قصدي الجي خو بنبنا في قصدي بنافي وقت ببرشاك سوبا سوريا هي بس بنافي بلكي فرقه شراي فرقه ضمانته بو لي او لسوري الجي خدمينه اسايش تبلي يعني وزرانا خود به هر وهاجي مسألة هزين أمني هر يكي لجور خا دسجهن إيه سوريا ددبه أفتشتكي ليش بو برسا كردي دي ساوك مجود أو بجريداي بتفجر سياسي كردي سبق قاربن بري خبدن وهرن شامي بدسلاتها شامير لهردو آلي
سرکه جمهوری ولوجی قصدی پشگرنج بو خاطر وان دانوستندنا وجبو يعني ما في كرد هندري دستوري دي بجيبه باشە بابینە سەر ینی ناوەری کوردان لە ڕۆژاوای کوردستان ینی ئالێن سیاسی ئێستا توانین بڵین عیلاقاتیەوە باشە یعنی لە ناویەک ئەتوانن ئەنجومەنێکی سیاسی نەتەوەی نیشتیمانی پێک بێنن بۆ کوردان کە لە داهاتوودا ئەگەر داواکاریەکانی خۆتان گەیاندە دیمەشق ئێوە کۆدەنگ بن و یەکدەنگ بن و هەمووتان یعنی چۆنڵی یەکگرتوو بن بۆ ئەم بابەتە او گرنگێکی ولۆ بێ بەس ینی حیات vê wextê hîn nebûyê yanî enekesê ji derveyî aliyê dinî siyasî PYD PNK em wehdê hinek alî hene em ne di nav enekesê den û ne di nav PNK den jî ev alî giş li alîkî ne ana me di nav xwe de yanî komîtak ava kirî ji bo amadekirina kongrekî her wiha jî me xwestî ev karê wê me rawestandiye em li bende enekesênekî bê nabûne enekesê jî nake enekesê divê em û PYD tenê bi hev re bikin û ême li cem ev nerînek şaş e ev pirsa Kurd e a her kesî yek a dido yanî heger pirsgirêk jî hebin pirsgirêkê Kurda em bên di nav kongrekê di carekê li cem tu partî tune em daketine helbijartina em bêjin em nûnerê milletê xwenî yanî tu dezgehên resmî şerî hindirê devera rojhelat yel nav Kurdê nehatî dîtin ge ev îro nûnerê Kurdiya êdin nûne wek dîfakto ev hene em ji bo gekaribin yanî carekê ew nerîna xwe bikin yek û rewatiyê bikin çawa em li Sûriye dinerin pêşa roja Sûriye mane wek çawa mafê Kurd giring e wilo jî Sûriye çawa ava bibe ew jî bo me gelekî nêw aliyan hîç hewlek heye bû em ê em kongrenetewê besin ya xwe nexêr hemûtan rakan li ev di nav van aliya gişa de îro em hazirin em li bide enekesêne îro enekesê dîsa ew û qesedê bi hev rûniştî û em dibêjin yanî ev pirsa meselê Kurdî gerek aliyên siyasî Kurdî bi hev rin qesedê hêzek eskerî karê alîkar bibme gişare lê ne bi wê rê danûstendin bibe ji bo wilo jî em dixwazin enekesê jî bê nav vê kongrê em bi hev re amade bikin û di nav kongir de em nerîna xwe jî bikin yek ji bo Sûriye û ji bo mafê xwe jî û her wiha jî wexta ku ev kesên çi qas dikaribe pêkhatiya ê siyasî ê civakî ê rewşenbîr di nav vê kongrê dibicî bike wilo tu biryara xwe xurtir dike û rawatir dike wilo jî tu karibê nav de çandeke ava bike sibe her şamê ême dîtina me wilo ye bes heya anha dîtina encûmenê me xabin bi rastî ew rê giril pêşa van îtîfaqê em wayê ana meselen ew dibêjin em hazirin li gor dîtina xwe di nerîna me de ev dîtin alîkariya yekîtiya yanî biryara Kurdî nake a baştir ew divê em giş bin îro tu dir Şamê tu nedir Seyranê û tu nedir tiştal hevdû par xwe bînîman li seretaya rûdawekanî Sûriya yanî biraderanî enekese çûne Dîmeşq û çawereyan kird ke Ehmed Şerع biyan bîne li seretaya xwe nebînîn yanî hiç peywendî yanî tu her îro ez ana tu her we Kurdekî Sûrî û tu her Şamê wêşter bêje hûn yek alîne tu bê na çend alametê te çûn başî çima hûn nelhevin ji xwe tijwarê şirove bike kaxeta te sıfır bi tu çi karî Şamê bike em nedirin ana îro ev şand bê ava kirin nerîna me bibe yek ev kongir çê bibe zarokek herek kare alîkariya milletê xwe bike rast bes îro ez dirim ez ji bo xwe dirim tu ji bo xwe dirî êdî ji bo xwe dirî zemîneke li bar niye zemîne sazî nekirawe bû babete ke kongreneteweyeke zû besê em wema got ev aliyê de giş em hazirin em li hêviya enekesene ئێدێ بێ قەنەعەتیان پێ بکەن ینی گفتوگویان لەگەڵ بکەن داواکاریەکانیان جێ بکەن و لە کۆنگرێتەوەیەکە کەسەژی تەنێ قەسەد ینی ئەو دانوستەندن بە قەسەدێرە حەیانە عالیە دنێ ناکەنا ناکەن باشە بابەتی پرۆسەی ئاشتی لە تورکیا ینی نێرێنێکی گرنگە و هەموو ئالیان لە باشوور لە ڕۆژاوا ینی لە باکوور ینی هەموو هیوای خۆی لەسەر دانایە بە حەقەت سووریا و ڕۆژاوای کوردستان بۆ بابەتی پرۆسەی ئاشتی لە تورکیا تا چەندە ئێوە هاوکار دەبن و تا چەندە ئەم پرۆسەیە ئەگەر سەرگرت بۆ ڕۆژاوای کوردستانیش گرنگە بە حەقەت بێگومان ینی گرنگیا تورکیا ji bo Sûriya û ji bo yanî Iraq û ji bo Îran û pirsa Kurd di hersî aliyadî ji hersî dewleta de
گرنگە gelekî giring e. Çi gavek hatiye avêtin Tirkiye nerazî bi belkî Başûrî Kurdistan wek dibêjî direngekî derbas bû ew nikarîbûn li pêşayê bisekirin. Aniha dibêjin ev şaşiyakî li Başûrî Kurdistan çêbûyî gerek em nehêlin lîcîkî diçêbe. Tevgih milletê Iraqê ser erê kirî, destûra Iraqê ser erê kirî lê cem wê heya vê gavê dibişaş. Em di nerîna me de Tirkiye gavekî xwe bide ber danûstendinekî û projeyek ji bo aştiyê gavek gelekî giring e. Heger Tirkiye yanî Kurd îro tê xwestin her Kurdek li Tirkiye, her hêzek Kurdî li Tirkiye pê girêdayî be. Ji aliyê xwe de illeh vê meselê bigihîne encamekê ji ber pirsa Kurd li Tirkiye çareser bibe, yekser ji bo Sûriye jî tiştekî gelkî giring e, yekser ji bo xatirê Başûr û her wiha jî pêşerojê ji bo xatirê Îranê. Ji bo wê jî ême li alî me de em dibînin em piştgirin jê re ولو جی ام دبینن ام بهیوینی جی گب سر بکوه بتایبت آلیه کرد و آلیه ترک ایرو به هفر و مسئله چاره درفتک دیروکی گنر سری روشا ترکیه جی نگلکی ولو د پیشروجی دلگور وان گوهرتنه گد روشلاتان آوین دی چه دبن او ندوری. طبعا برو جاواش گلک باش دبی اگر او. بگومان یکسر تأسی آنها بلکی افره کفتنا گل شامر چه بو او ناماگج برز مظلوم رهاتی وش قصد رهاتی دیتنامه ده اوجی خودی باندور سروینا. بله. زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەد سلەیمان جێگیری حیزبی دیموکراتی پێشکەوتنخوازی کورد لە سووریا کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی بەخێر هاتی. گەلێک سپاس کێفخۆش بوو. سەرسەرێمە هەواڵ. ساو بێ ڕەبی. خێر هاتی. سپاس بۆ کورسات و بۆ تەژی. لە خزمەتان کورسات ماڵێوەیە. سەرسەرێمە. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا. خواتان لەگەڵ.